پرسیاری ئەومان کرد کە تیمەکانتان هاتوونە کوردیان لەگەڵیان نەبوو یەکەم جار مەجموعەیە کاتبوون ڕاستی تورکمانیان لەگەڵا بوو کوردم بەدی نەکرد هەرچەندەوە زۆر کێشە نییە بەلای ئێمەوە بەڵام ئەوەی سەرەکیە زیاتر گرنگە لەلای ئێمە پیتی کوردی لەناو تایبەتەکانان نییە کە ئەو کاتەش داوامان لێکردمان کاکە ئێمە ئەو کێشەیە چونکە ناوی کوردی زۆر ناو هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر یەکێ ئافرەتێ ناوی ژیان بێ بکرێتە زیان زۆر جیاوازە ینی ناوە کوردیەکان لە گۆران ناکرێتە کوران یعنی ئەمانە گرفت دروستەکاتن خۆم خێزانی خۆم ناوەکەی بە پیتی کوردی دەستپێکە بەڵام ئەوان بە شێوەیە ئەیگۆڕن کە کێشە دروستەکە ئەمەش ئەبێتە بنەمایەک بۆ داهاتووی نەوەکانی ئێمە چونکە هەر خۆم لە فترەیەکی پێش ئێستا لە نفوس کە ویستم کارتی نیشتیمانەکە دەرکەم تووشی گرفتێکی زۆر بووم بە کتاب بکە بۆ بەغااو یەک هەفتەیە هێنامانیان بردیان لەبەرەوەی ناوەکە بە عەربی هاتبووە ئێمە تقریبا وەجبەی هات بۆ ئێمە تابەکان هین مدیر و معاون ئەم کێشەیە نەبوو لای من بۆ لوغەی تیا بوو بەس ئەمە تازەیە ئەم باحیدانە لەوانەیە ئەو لوغەی نییە تەرجمە نییە لە ناوی مەثەڵەن زی جیم بەس جیم دەرەچێ جین تیا نییە بەس هینەکەی ئێمە تەرجمەی تیا بوو یعنی ژیان نووسیمە ژیان بەستە ژیانەکان نووسن زیان یان بەزا ئەوە نووسن بەژی نییە چونکە تاپەکە خەڵای لە تاپەکە لە ئێمە نییە بەڵێ ئەمە نابێتە کێشە بۆ دوڕۆی بۆ کێشەی مامەڵەی لە فەرمانگە حکوومیەکان لا تقریبا ئێمە حکوومی چییە مەسەلە لای ئەمە دیارە ئەمە چونکە من خۆم مدیر قوتابخانەم دەزانم لە تربیە دەوامەکەم ئەم حالەتە زۆر دێت بۆ لای ئێمە مەسەلەن ژیانە دەرهین نییە جار بەجار تەرجمە نیەتی ژیان ئەتیادی لەنەو لای ئێمە بەس چییە یان مستەقبەلە تەبعاً ئەوە ئەگەر بڕۆی هەر کێشاکە کاکشا بیستمان هەندێک ماڵ لە خەڵکی حەویجەن لەوێ ناویان تۆمار کردووە و لە کەرکووکش بە هەمان شێوە ناویان تۆمار کردو ئایا ئێوە چیتان کردو بۆ ئەو کەسانە یان هەر کەسێک ئەوەی مەسەلەن خەبەرمان بێ ئەلێرەوە ئەسوونەنەوە ئەگەر خەبەرمان نەبێ خۆی ئۆتۆماتیکیان کە بڕۆ دو عایلە نابێ یەک عایلا بێ مەسەلەن لە چۆ یەکە من زار نووسیانەوە مەسەلەن لە حەویجە نووسیانەوە لە حەویجە ئەمێنن مەسەلەن لێرە نووسیانەوە یەکە من زار خۆی ماڵیان لێرەیە ئەوەی بنووسە لە حەویجاوە لە حەویجە ئەڕۆ هەیەبانە شتس مەسەلەن لێرە خانی عینەن خۆیان لێرە دانیشن خانیان لێرەیە ماڵیان لە سلەیمانیە یەکسەر هاتن وتم بۆ تعداد وتم وەرن ئەوە حەق خۆتانە مادام ئەمە خانی خۆتانە یەکسەر ئیضافەی کردن بۆ خۆیان کێشەمان نەبووە الحەمدولillah لە هیچ قەومیە